باز لە کاریگەری مادە پلاستیکەکانەکەین لەسەر پیسبوونی ژینگە ڕەنگە یعنی لەم ساڵانەی دواییە بە تایبەتتر هێندە باسی ئەم بابەتە کرابێ هەر یەکێک لە ئێمە لە ماڵەکانی خۆمانەوە بزانین کە کاریگەری زۆر خراپی مادە پلاستیکەکان هەیە لەسەر ژینگە بەڵام ئێمە ئەمڕۆ بە شێوازێکی ورتر گفتوگۆی لەسەرەکەین با بزانین ئێمەی کورد لە ئەم بەشەی کوردستان ئێمە لە چه ئاستێکی ئەو زیانانەیان کە بەهۆی مادە پلاستیکەکانەوە بەرژینگەکەمان کەوتووە وەروە باز لەوە ئەکەین کە بە شێوازێکی گشتی ئەو کاریگەریانین کە دای ئەنێن لەسەر پیسبوونی ژینگە کاریگەریەکان چین ئایا ڕاستەوخۆ کاریگەریەکان دەرەکەون یاخود دواتر دوای ماوەیەکی زۆر ئەم کاریگەریانە دەرەکەون و هەروەها جۆری ئەو پلاستیکانەی کە لە لای خۆمان بەرهەم ئەهێنرێ ئەتوانرێ بوترێکە کوالتی مادەی پلاستیک کوالتی باشتری هەیە و خراپتری هەیە واتە کاریگەری تر ئەبێ لەسەر ژینگەکە و یاخود ئەگەر کوالتێکی کوالەتێک بێ گرنگی پێ بدرێ کاریگەری کەمتر ئەبێت لەسەر ژینگە گفتوگۆی چڕپڕ لەسەر تەواوی ئەم بابەتانە ئەکەین و دواتریش گفتوگۆیەک لەسەر ئەوە ئەکەین کە چۆن هەرێکێک لە ئێمە لە لای خۆمانەوە هەوڵ بدەین کە ئەم کاریگەری خراپانەی کە بەرژینگەکەمانەکەوێ هەوڵ بدەین کە کەمی بکەینەوە لەسەر ئەم بابەتە ئەدوێن لەگەڵ دکتۆر ژینۆ خالید کە بەڕێزیان پسپۆر پیسبوونی ژینگەن و ئێستا لەگەڵمان ئامادەیە دکتۆرگیان سڵاو لێبێتەوە بەخێر دکتۆر حەزەکەی با دەستپێک لەوە دەست پێ بکەین کە بە شێوازێکی گشتی کاریگەری مادە پلاستیکەکان لەسەر ژینگە بوونی هەیە لەلای ئێمە ئەم کاریگەری کە هەتا ئێستا کاریگەری خراپن لەسەر ژینگەکەمان بوونی هەیە بە شێوازێکی گشتی ئامارێکی دیاریکراو هەیە کە کاریگەریەکە بخاتە ڕووکە لە چ ئاستەکە بەڵێ طبعاً ئێمە بۆ دایمەن ئەڵێن مادی پلاستیک خەتەریاتێکی زۆری هەیە لەسەر ژینگە لەبەری کە مادی پلاستیک لە پێگاتی خۆیە مادێکی کیمیایی تەواوە کە بچێتەوە ناو ژینگە ناچێتەوە سووری ژینگەیی واتە ڕیسایکڵ نابێتەوە دووبارەشی نابێتەوە بۆ مادە سەرەتایەکانی چەندێکیش گۆڕانکاری بەسەرا بێنی هەرمێنێتەوە ینی شیبوونەوەی قورسە بۆیە ئەمە تۆزێ ئێمە کو ژینگە کە سەیرێکین ئەڵێن بەکارهێنانی تاکەم کرێتەوە باشترە بە نسبەت ئامار و ئەو داتایانی کە نەگەر ئێمەکو هەرێمی کوردستان جیهان بەدەستیەوە ئەناڵێن ینی طبعاً جیهان دوور نییە لە کێشەی پلاستیک لە ئێستا گەرپی داتاکان سیرکی ئەڵین ئەوەنەی خۆڵ و خاشاک لە دایکە بێت ئەوەنە مناڵ لە دایک نابێ ڕۆژانە ینی ئەوەنە بلیۆن چەند خاشاک لە دایکە بێ ئەوەنەیەک مناڵ لە دایک نابێ ئەمە خەتەرە ینی سیرەکەی خاشاک خەریکە پێش ڕێژەی مرۆڤەکان ئااتەوە سەر ئاستی جیهان ئەمە بەڵام ئەوە کە ناخۆشە پلاستیکەکە هاوشانی مادە ئەندامەکان منافەسە ئەکات ینی کێبڕکێک بە قوت هەیە لە بینیانە سێرکی بە پلەی یەکەم ئەو مادانی تا ئێستا لەسەر ئاستی جیهان مادە خۆراکیەکانن کە پلەی یەکەم و خاشاکن و ماونەتەوە کە ئەمەش ئاسانش ئەکرێتەوە ناو پرۆسەی ژینگەی و شیکردنەوەی بەسەر ئەکرێتەوە پەینەکانی پێینی زیندگی و پێینی ئۆرگانیک بۆ خاک بەکارێتەوە بەڵام لە ئێستا ئاخر داتا کە ئەم لەم ڕۆژانەیە من بەرچاومکە و پلاستیکەکە تەواو هاوشانی مادە خۆراکیەکان و مادە ئەندامەکان پێشبڕکێکە بچێتە پێش ئەوانیشەوە هەنگاوی ببڕێ ئەوەندە نسبەتەکەی هاتوتە پێشەوە کە ئەمەش خۆڕزگارکردن لێ تۆزێک قورسە بەنسبەت هەرێمی کوردستان بڵێ لە هەولێر توێژینەوە کراوە کەسانی شارەزای ئەو بوارە کردوانە هی ژینگە لە سلێمانی لەسەر خاشاک و پۆلێنکردنی جۆری خاشاکان توێژینەوەی زۆر چاکراوە لە سلێمانی تا ئێستا ئەوەی کە هەیە ڕێژەی نسبەت طبعاً من ئەمە ئەڵێم نسبەی ئەو خۆراکە ماوەکان وەکو خۆڵ و پاشماوە زیاترە وەک لە پلاستیک بەڵام بە سێم ڕوتبە پلاستیکیەتە پێشواتە دووەمیان کاغەز و پاکەت و ئەو مادانی ترە و بە دوای ئەو پلاستیکە بەڵام لە هەولێر بە پێچوانەوە پلاستیک پێش مادە خۆراکەکانیش کەوتو ئاین پێش کاغەز و پاکەت و ئانەش کەوتو خەریکە ئیتر بە تەواوەتیەتە بەشی پێشەوە لەوەی ئەمە ئێمە ئەومان بۆ دەرخا کە شێوازی ئەو گەشتیارانی کە ڕوومانتیەکەن ئەو بەکارهێنانە زۆری کە ڕوو لە شارەکانەکە تەڵەبی پلاستیکیان لەسرە ئەمە لە ڕووی بەکارهێنان و ڕێژەی پلاستیکەوە لە جیهان و لە هەرێمی کوردستان کە ئێمەش بە دوور نین لێی طبعاً بۆ ئێمە ئەڵێن پلاستیک کێشەکەی زۆر گەورەیە چکە هەنێک لە مادە پلاستیکیەکان پۆلێن ئەکرێن بەشێکی گشتی پلاستیکان پۆلێن کراون ژمارەیانی راوەتێ لە ژمارەیەک تا حەوت ئەم ژمارەیەک بۆ حەوتە هەرێکیان تایبەتمەندی خۆی هەیە کە
کە سیرەکەی بەپێی شەریکی وڵاتەکە بەپێی کۆنتترۆلی وڵاتەکە هەنی وڵاتی ناڵێ ژمارەیەک هەرچێ بە وڵاتەکەیە ئەڵێ لە بری من لە ڕووی ڕیسایکلین و ڕیوزەوە توانای بەکارهێنانەوە و دووبارە کردنەوە پرۆسی ئەم جۆرە پلاستیکەم نییە لە بەتە هەندێک وڵات پێوەدانگی هەیە بۆم بابەتەڵێ من ئەمە بەکار ناهێنم وەریشی ناگرم چونکە لای من بەکار نایەتەوە لەبێت ریسایکلی کاتەوە ریوزی کاتەوە بۆیە هەنێ جۆریشیان مادی کارسینۆجینی تیاواتە مادەی شەرپەنجەی سەرەتانی تیا کە بەر تیشکی خۆر بکەوێ یاخود بەر پلەی گەرمی بکەوێ ئەمە هۆکارێکەوێ وردەوردە ئەم مادەی لە ناویە یەتە دەرەوە کە ئەگەر مرۆڤێک بەرکەوتی هەبێ چ بەرکەوتن بەدەست بێت چ بە خواردن بێ لە خواردنە ئەمە هۆکارێکەوێ بۆی کە توش شەرپەنجەیکە بۆی لە هەنێ وڵاتە ئەم جۆرە هەر قەدەغە ئەکەن نیان بێ شێوازێک بێتە ناوە بڵێن ئەوانی کە لەسەری نووسرا بڵێن زیاتر ژمارە 3 و ژمارە 5 ئەم حاڵەتیان هەیە کە ناڵم بچێت ناو وڵاتەکانیانەوە ئەو ژمارانە بۆی لای بینەرانیشمان ڕوون بێت لە هەموو سەر دەبێکی پلاسیکی ژمارەکانیشی لەسەر و هێماکانیشی لەسرە گرنگە دەڵە بەکاردێتەوە یان بەکار نایێتەوە اینجا من پرسیارەکەم لەسەر ئەوە بوو ئێمە لە کوێی ئەوە داین ئێمە وەکو کوردستان هەمووی بەکارێ وڵا هەمووی بەکارێنەوە ئەسڵەن جۆرێکمان هەیە پیسی پێوترێ مەسەن جۆجۆری حوتەمە ئەمە هەر بڵین لیست نەکراوە هەر نازانین لە چ جۆرە تر هەموو جۆرێکی تایە ئەنی هەموو جۆرە پلاستیکێکی تایە ڕقم حوتەکەیەتی ترەوە نازانی هەنێ وڵات ئەوە هەر لیست نەکراین نازانین چۆن بکەیتە بواری ڕیوزی کەیتەوەواتە دووبارە بەکاری هێنیتەوە بۆ شتی تر یاخود ببێتە پرۆسی ریسایکلەوە شتی تری لێ دروستکەی چکە جۆرێک لە پلاستیکەکان کە ژمارەکانیان لەسرە بەپێی ئەوە کارگەی ریسایکلەکان ئەزان چی لێ بکەن بەس هەنێکیان هەیە کە ئەو حوتی لەسرە نازانن چی لێ بکە ینی هەر چۆنە مامەڵی لەگەڵکە کێشەی بۆ دروست ئەکا لە کاتی ریسایکلکردنیشە بۆیە ئاگاداربوونی هەموو هاوڵاتیەک لە جۆری بەکارهێنانی مادی پلاستیکە سێری ژمارەکانی بکە لێک تا حەو بزانێت چ ژمارەیەەکە بۆ منە ژمارە PVC-مانەیە ژمارە سێ ئەمە نابێ بۆشتی تر بەکار بهێنرێتەوە یاخود ژمارە 5مان هەیە نابێ بەکار بهێنرێتەوە بۆ خۆراکی مناڵ یاخود بۆ بابەتی تری خەزنکردنی خواردن بە یاخود بەرکەوتنی جەستە بێ ئەم جۆرانە خەتەرێتی تایبەتیان لەسرە بۆیە ئەگەر بمانەوێت ئێمە ئەم کێشێ پلاستیکە چارەسەرکەین بەڕاستیە بێ لێ دوورکەینەوە بەدیلی بۆ دانین بۆ هەر ژمارەیەکیان زۆر باش دکتۆرە ژینۆ لە هەندێک وڵات باجی تایبەتی هەیە لەسەر بەکارهێنانی مادی پلاستیک بۆ نمونە کاتێکە چیتە فرۆشگایەکەوە دەتەوێت بابەتە بکڕیتانە دە لە کیسی نایلۆنەوە دەست پێ بکە تا باجی نایلۆنەکانی تریش باجی تایبەتی هەیە کوردستان پێویستە کات بۆ مەرحەلەیە بڕۆین کاریگەریەکەی بەمە کەمکەینەوە بەڵێ زەرورە لە بەرەوەی کە ئەگەر مرۆڤەکان عادەتیان وایە هەتاوەکو عقوبەیەک یاخود باجێک یا غەرامێکیان سەردانەنی لە هەنێ هەڵسوکەوتی خۆیان کە فێرکراون دوور ناکەونەوە ئەمە ڕاستیە هەر هاوڵاتیەکی کورد بێنە لێرە پلاستیک بەکارێنە بیبێتە وڵاتێک و ئەگەر بەپێی سیستماتیکی وڵاتەکە قەدەغە کراوی لەوێ بەکاری ناهێنێت هەر بۆ نمونەمان هەیە لەوێ خاشاک فڕێ نایە دێتەوە ئێرە فڕێ ینی کەواتە هەنێک کۆنتترۆل هەیە لە ڕووی ژینگەیەوە بڵێ ئەوێ باج و غەرامە نەگە لەسەر هاوڵاتێکە لەسەر فرۆشیارەکەش چکە زەرور لەسەر فرۆشیارەکەەوەی هاوردی ئەکا قەدەغە بکرێتە ئەو نەیهێنێک ئەو نەیهێنا بەکارهێنەریش نامێنێت بە هەمان شێوە ئێستا من هاوڵاتی کورد دەبینم سفرەی سەفەری دەست ناکەوێت لە ئەوروپا یە لێرەوە ئیبات بۆ یعنی کە لە وڵاتەکە قەدەغە کراوە خۆی بەس ئەم لێرە ئیبا بۆ ئەوان باش دکتۆر بابزام ئەو مادە پلاستیکەی کە خۆراکەکانی زیاتر تێکرێت بەتایبەتر ئەگەر هەر لە دەبەی ئاوەکانەوە قسە بکەین کە ڕۆژانە ئێمە ئاوەکەی ئەخۆینەوە بە گەرمبوون یعنی بەرکەوتنی تیشکی خۆر یاخود ساردکردنی هەنێجار کە ئەکرێتە نێو سەلاجەوە ئەمە هیچ کاریگەریەک لەسەر ئەو مادەی ناو بوتڵەکە دروستەکە واتە کاریگەریەکەی ڕاستە و خۆ دروستە بێت لەسەر ئەو مادەیە کە تیایدا هەڵگیراوە بەڵێ هەموو مادە پلاستیکەکان بە پێی ژمارەکانیان وەک وتم کە زۆر باسی ژمارەکانەکەم گرنگە لە هەموو ماڵێکە لەژێر ژمارەکە پێگاتەکەی بڵین مواصفاتەکەی بنووسرێ ئایا ئەم کەسە کە ئەم دە بە ئاوا کرێ سێری بناکەی بکات بیکەیتە ناو سەلاجۆیان بواتە ئەم
پلانش بە پێی دانراوە بە پێی کاریگەریان بۆ تیشکی خۆر و شیبوونەوەی مادەکانی ناوی لەگەڵ دەوروبەریە. شیبوونەوەکە شتێکە دەرەچێت لە ناودەبەکە لە مادە پلاستیکەکە مادەیەکی کارسۆد وەک وتم ژەهراویە تۆکسیکە ینی تووشی کێشەی شێرپەنجە و مەشاکیلی نەخۆشی ئەکات تایبەت ئەگە بەرکەوتە بێگە مرۆڤە جا چ بە ساردی چ بە گەرمی ئەم مادانە کاریگەریان لەسەر ناتوانانی بەکار تایبەت دەبێ ئاو نابێ بەکار بهێنرێت ئەو بڵە ئەوانی کە لە لای خۆمان ئێستا بەکارێت چونکە زۆربەی زۆرمان ئاوەکان ئەکەینە نێو سەلاجەکانەوە و ڕەنگە زۆربەی کاتیش هەر لە نێو مارکێت هەنێ مارکێتە کە ئیکڕی تیشکی خۆریشی بەرکەوێت یانی ئەمانە فیلتەر کراوە یعنی حازرە بۆ ئەوەی کە کاریگەریەکەی کەمتر بێت لەسەر و ئاوەی کە بەکاری ئەهێنی ناڵێم ئەبێ سێری بتڵەکە بکەم من ئێستا نازانم بزەبت ناتوان بڵێم کارگەکان ئێمە فلان ڕقم بەکارهێنن یعنی ئەگە بزانم چ ڕقمێکە پێ ڕقمەکە توانین تەحدیدی کەین ئەتوانی بەکاری بێنیتەوە ئەم جۆرەیە ناتوانین بەکاری چەند بەکارێتەوە چۆن ڕقم چەند بەکارێتەوە ڕقم وڵای بۆ نام دەباوانی کە ئێمە خوێنەوە من شتێکی ترم بیزانی سە منە ماوەکە لە بردسما بەڕاستی کە کاتی قسەتە کرد تەماشامە کرد لە زانستا ئەڵێ ئەگەر با بڵێن سیمبولیا هێمای ڕیسایکلەکە لەسەر دەبەکە نەبوو ئەم ئاوە نابێ بخورێتەوە بەڵێ لام بوو بە پرسیار بەڕاستی کە لەسەر بوو واتە بەپێی کۆنتترۆلی ئەو وڵاتە ڕێگە ئەیە بۆ شەریکەیە کە ئەم دەبێت دروستکە بۆ لە بری کارگەری ریسایکلەکەی کە هەیەی توانای ریسایکلکردنی ئەو پلاستیکەی هەیە کاتە وڵاتەکەی پیس نابێت شارەکەی پیس نابێت لەسەر دەبەکە ئەبێ لەسەر کاغەزەکەی لەسەر دەبەکە بێ لەسەر دەبەکە ئەیلام بوو بە پرسیار بەڕاستی سەکە ژمارەکەش ئەبێ لەسەر دەبەکە بێت وانە هیچ ژمارەیەک بۆم دەبێت لەسرە ئێمە هیوادارم ئێمەش بەداداچونێ بەم بابەتە بکەین ژمارەی لەسەرەوە هیچ ژمارەیەکی لەسەر نیە ژمارەی لەسەر نەبوو من تکاکەم کە هەم حکومت ڕێگە نەدات لەبێت تو نازانی ئەمە ئیتر چۆن مامەڵی لەگەڵا بکەی لەگەڵ لە دوای کابێ بە خۆڵ و خاشاک چکە بە پێی ژمارەکە ئەتوانی مامەڵی لەگەڵا بکەی بۆ نمونە ئێستا PET-مان هەیە کە ژمارەیەکی لەسرە ئەمە ئەڵم بۆی هەڵە نەکەم لە وتنیا بۆ خەڵکیش بۆیە نووسیمیان ماکانیشان بەڵێ PET-ە ئەمە ئەڵێ ئەتوانی ئەمە ڕیوز بکەین بەڵام ڕێن ریسایکلی بکەیت واتە کارگەکان توان بە ئاسانی ریسایکلکەن بەڵام ناتوان ڕیوزی بکەن کە ژمارەیەەکە ژمارە دووە HDPE ئەمە ریوزەبڵی شە و ریسایکلیش یعنی توانێ هەم بەکاری بێنیتەوە بەڵام وە گوتمان بێ شوێ بۆ خواردن و بۆ شتی مناڵ نابێ بەکاربێتەوە لە هەموو حاڵەتێکە و لە هەمان کاتە کارەکان بە ئاسانی ریسایکلی ئەەکەنەوە ئەمە ئەو پرۆداکتی کەمان هەیە PVC ئەمە ریسایکلکردنی زەحمەتە ئەمەیان بە پێچەوانە تۆکسیکیشە لە هەمان کاتەوەتە بە مروری زەمن ئەو مادە ژەهراوی کە ڕقم سەیە ڕقم 4مان هەیە LDPE ئەمە ڕیزە بڵە بەڵام هەموو کات توانای ریسایکلیان نییە کارگەکان واتە ناتوان هەموو کاتی خۆیان بن لە ریسایکلکردنی ئەم جۆرە مادە پلاستیکیە کە کێشە دروست ئەکات هەروە ڕقم 5مان هەیە ئەمە تقریبا ئەتوانین بڵین سیفترە سەلامەترە ریوزە و ریسایکلیشە بەس هێشتا لە ریسایکلەکە ئەبێت چێکی پرۆگرامی وڵاتەکە و کە وڵاتەکەت ئەو کارگی ریسایکلانی کە هەتا توانێت ریسایکلی ژمارە 5 هەیە واتە تۆ کە شتێک هاورداکی لە پلاستیکە ئەبێ سێری لە پێشە ئەو پرۆسی ریسایکلی وڵاتەکەت بکەیت بزانین توانای بەپێی سکێچێک دایناو ئەڵێم بۆ منێسە کارگی ئێمە ریسایکلی تانجەرۆمان هەیە ئەڵێ ئەبێ لی وەرگری بەپێک لە کوالتی کۆنترۆلمان هەیە ئەکادمیمان هەیە ئەم بە دەداچوونە بکات یان ئەمارکی حکوومەت و لایانی پەیوەندیدارەکە لایانی پەیوەندیدار و کوالتی کۆنترۆل و ئەم ئەمانەیە کە کۆنترۆلی بەتەواتی ئەم هاوردەکردنی ئەم بابەتانە بێتە ناوە بێ سێری پرۆسی ریسایکلی وڵاتەکەی بکە اینجا هاوردی ئەو جۆرە بابەتانە بکە بۆی دوای خۆی لە خاشاکەکە بە ئاسانی ڕزگار بکات شەشەمیان ئەمەیان تۆکسیکە و بە تایبەتی کاریگەری هەیە لەسەر سەحەتی مرۆڤ کە بە PS ناوە برێت ینی ژمارەکەی ڕقم 6ە نە ریسایکل ئەکرێتەوە نە ریوزیش ئەکرێ نە ئەبێ بەکاری بێنیتەوە نە ئەشتێتە پرۆسی ریسایکلینەوە ئەمە خەتەریاتی باشە ئەوانەی کە ئاواهین دکتۆر نە بەکارێنرێتەوە نە ریسایکلی نەکرێتەوە یعنی ناتوانرێ بچێتە ئەو ڕیزەی کە
هەر ئەسڵان خۆی خراپە بۆ ئەوەی کە نابێ بەکار بێت یعنی خۆراکی جابێ زۆرنی وڵاتان لەمەیانە خۆیان بە دوور گرتووە ینی حتا ئەڵێ بە هیچ شوێ نابێتە وڵاتەکەمەوە لەبەری لەو سەرۆ مەشاکلی چارەسەرەکەم بۆ ئەی ناتوان بە ئاسانی خۆمی لێ ڕزگارکەم بۆیە لە سەرەتاو ئەڵێ من هەر ئەو مادەیە داخڵ ناکەم چەندێکیش ئیسفادی هەبێ پێکاتەکەی ناوی من هەر ناڵم بێتە ناوەوە لە ڕێگو مرگەکانمەوە هەتاوکو لەو سەرۆ زەرێک و زیانێکی زیاترم بۆ دروست نکات چکە کە هاتە ناوە کێشەی خۆڕزگارکردنەکەی پارێکی زیاتری ئەوێت یعنی قورسایەکی زیاتری لەسەر دروست ئەکە ئەمە جۆرە بیرکردنەوەیەکی ئەها استراتیژیە بۆ دەست بەسراگرتنی تەواوی خۆڵ و خاشاک لە مادی پلاستیکی جۆری حوتەم ئەوە بوو کە باسمان کرد BPA و PCP وترێ ئەو جۆرەکانی ترە کە هەر نازانین پێگاتەکەی لە چییە چ جۆرە پلاستیکێکە و ستاندرایز نەکراوە ینی بڵێن لە وڵاتان تا ئێستا نازان چۆن خوان لەم کێشەیە ڕزگار بکەن وەکو ڕیسایکلین تقریبان ئەڵێن پێوەرێکی تایبەتی نییە بۆ ئەوی کە بەکاری بێنیتەوە یا ڕیسایکلیکەی بۆیە بەپێی ئەمە عنی خەڵکی ئەبێ ئاگادار بێت لە ئەو پلاستیکی کە ئیکرێت جانتایە پێڵاوە یاری مناڵە بڵێن پەنجەری ماڵانە ئەمانە ئیتر هەموو جۆرێکی تایە کە ئەبێ بزانین لە چ جۆرێکیانە ئەو پێگاتی ئێمە تاوکو بتوانین خزمەتێک بە بواری ژینگە بکەین لەو سەرەوە زۆر باشە دکتۆر بۆ شێوازی فڕێدانەکەی پێویستە چۆنی فڕێ بدرێ مادەی پلاستیک چونکە ئەگەر هەر ئێمە نزیکترین نمونە بوتڵی ئاوەکانەکە بەکاری ئەێنێ ڕەنگە لە زۆربەی ماڵەکانی شابوونی هەبێت پێویستەکە چۆنی فڕێ بدرێت تێکەڵکردنی لەگەڵ مادەکانی ترە ئەبێتە هۆکاری ئەوەی کە زیانەکەی زیاتر و زیاتر بڵێ بە دڵنیاییەوە ئیشەکە قورستریشەکە بۆ ژینگا لەبەر و ئەگەر تۆ دەبێ شامپۆ ئەمانە ئاسانتر ئیشی ڕیسایکلی لەسەرەکرێت بۆیە تەڵەبی زیاتر لەسرە تۆ توانی ئاوێکی لێ عنی لێ ڕابەی پاکیکەیتەوە و داخێت و بکێتە کیسێکی تایبەتەوە بەجیا داینەی کەس ئێستا بە خۆشحاڵی و کەسی تایبەتمان هەیە کە بژێوی ژیانیان لەسەر ئەم جۆرە پلاستیکەیە یاخود تەلەفۆنیان بۆەوە کە یەن ئەیبەن لە شوێنێکا بۆیان کۆکەیتەوە یا هەر داینێن لە دەرەوە خۆیانێن ئەیبەن بە هەماشیەوە کاغەز و وەرەقوانش هەر کەسی خۆی هەیەت ئەیبا دەبە ئاوەکان باشترە ئاوەکە بکەیتە ئینجانەیەکە و گوڵێک و ئاوکی بەتاڵکە معدواتە بە پڕی و پڕ لە هەوا نەبێت سەرەکی لا بە بچووکی کەرەوە ئەجا هەم جێگی کەمتری پێگری هەم بە جیاش داینی عین تێکەڵی خۆراکی نەکەی خۆراکیش ئەتوانین بە ئاسانی جیایکەینەوە لە هەموو گەڕێکێکە سەگ و پشیلە و ماڵان هەیە مریشک و ئاژەڵیان هەیە ئەتوانی کویکی تۆ بۆ ئەو کەسانی بەری کە ئەوان مەمنونیشن لەو کاتە تۆ بڕە خۆراکێکە بۆ هێناون من شخصی خۆم زۆرکار خۆراکانەکەمە فرێزەرەوە ئەی بەستێ و بێک جار هەموویە بم بۆ کەسێکە ئیسفادی لێ بکا بۆ شێوازە باشە دکتۆر لە وڵاتان کاریگەریەکان و مەترسیەکان و تەنانەت جۆرەکانی پیسبوونەکەش جاکراوەتەوە ینی خەڵکی بە جۆرەی جۆرەکان هۆشیارە بەرامبەر باکارێنانی مادە پلاسیکەکان کاتێک باجێک زەربەیەک دانرێت لەسەر بابەتەکان تێگا بۆچی دەبێت ئەو باجە لە پێناو تەندروستی خۆیەتی ئێمە زۆرمان ماوە بگەینە ئەو هۆشیاریە یان تێگەیشتوین زۆر کەسەوە تا ئێمە باسێکین باسێکین بەس هێشتا ناگا بە گوێی هەنێک کەس ینی من ئەماڵم بەداخۆ هەنێک کەس خۆی لە بواری ژینگە مختصە بەڵام زۆر گرنگی پێ نایە بۆ لە بری کاریگەرێکی جارێ نەبینیوە وڵاتان من دایماڵم نەحەقشمانیەوە ئەگەر وابیکەین و ئێمە لە وڵاتە تازە پێشکەوتۆکانی دایمەم قسەیەکەم تازە بەڕووی پێشکەوتنەکانە ئەکرینەوە بەڕاستی مۆدیلی پلاستیک و ئاوی ناوت دەبوو ئەم شتان لە ئێمە تازەیە شتێکی ئەم قەڕنەیە هاتوتە پێشە بەس وڵاتان چکە دەمێکە پێشکەوتن وڵاتە پێشکەوتەکانی پێڵێن ئەوان دەمێکە بۆ مەرحەلەیە ڕۆیشتون کاریگەریەکان بینیوە خەتەریاتەکانیان لە ماڵی خۆیانە بینیوە بۆیە گەیشتنەتە سەر ئاین بەچەند قۆناغێکا ڕۆیشتون حتمما ئەوانش بەم قۆناغی ئێمەیان ڕۆشتون کە ئێستا ئێمە پێات تێپەڕین نەتیجەکان بینیوە چەند خەتەریاتەکە زۆرە کارەساتەکان لەبەر دەستە بۆیە هاتون کێشەکان چارەسەر کردووە یاخود لە چارەسەرەکانان ئەوان ئێمە مادەم تازێ لە ئەم مۆدلەکە بەڵام لە هەمان کاتێ بەختەوەریشین کە چارەسەرەکان ئەوان دۆزیوانەتەوە بۆی ئێمە ئەتوانین بادەم تازەیە بابەتەکە بڵێ بە مەراحلەکانی ئەوانە نەڕۆین ڕێگێکی دوور و درێژ ببڕین یەکسەر توانین نەتیجەکەش بێنین لەگەڵیا هەم پێشکەوتنەکەش بێنین هەم چارەسەرەکەش ئەمە لەلایەک و بێمە باشە کە تازە بەرەو پێشکەوت نەچین بەڵام ئەوەی کە ئەوەی شەواعەکەمان ها وشیارەکەمان کەمترە بەس ئەزانین بەکاری بێنین بەڵام نازانین بۆ ئەوان ئەو سنوورداریان کردووە بۆ ینی ئەبێ ئەم مەراحیلانی ئێمەش ئەوان بڕیویانە بۆیە ینی گەشتنەتە ئەو قەنەعەتی خەڵکەکە تەواو هۆشیارە کە ئەبێت
چارەسەرەکە جێبەجێ بکە کە حکوومەت پێڵە میکە ئەبێ نیکاکە پێڵی غەرامە بکە غەرامە ئەیات لەسەری باشە دکتۆر بپی ئەو ئەزمموی کە بەڕێستان هەتانە لە پسپۆڕێکی خۆتانە و کارکردندان لە شێوازی کارکردندان ئەو شێوازی هۆشیارکردنەوەی کە لە وڵاتانی ترا کراوە بۆ ئەوەی کە ئاگاداری زۆری ئەم بابەتە بن هەر ئەو شێوازە بەو شێوازە ئەتوانرێت لە لای خۆمان کاریگەر بێ لەسەر خەڵکی خۆمان یاخود پێویستەکە چەند بابەتێکی تر بوروژێنرێت یاخود پێویستەکە بە جۆرێک ینی مەترسیەکانی مادەی پلاستیک بخرێتە ڕووکە خەڵکی بەدەر لەوەی کە هۆشیاریشی هەبێت ترسێکشی لە بنیشە لەوەی کە نەتوانێت بەکاری بێن خۆی ئاتن ترس زۆر باش نییە ڕاستی بۆ حاڵی سایکۆلۆژی کەسەکان ینی نابێت تۆ لە ڕێی ترسەوە کەسەکان وریا بکەیتەوە بەڵام ئێمە زۆربەی کاتەزانین کە خۆمان هەر بە شێوازێکین کاتێک کە بابەتێک بەس ئەوەی دێمە مرۆڤ لەگەڵ ترسە ئەگەڕێتەوە ینی پێی بڵێ فلانش ئەگە بچیتە ئەوێ ئەمری حەزرێکە ئەگەڕێتەوە ئەگە ئەوەیە لەگەڵ ترس تۆزە ڕاهێنراوین ئەگەنە خۆی لە ڕووی سایکۆلۆژی نابێ بترسێنرێ بەڵام ئەبێت بۆی ڕوون بکەیتەوە تۆ ئەگەر ئەمە نەکەی ڕاست ئێستا بەرەوەکی من ناگرێ بەڵام دوو ڕۆژیکە مناڵەکەت مناڵەکەت ناتوانین خۆی لەم کێشەیە ڕزگار بکات مەسەرەن بەڵێ داتاوزانیاریش هەیە ینی تۆ کەسانێک کە زۆر بەرکەوتن بە ئەو مادە پلاستیکانە زۆر ئەگەری هەیە مناڵی ناتەندروستیان بێ مناڵێک لە دایک بێ و شەرپەنجەی هەبێت ینی ئەمە مناڵێک هیچ گوناهێکی نییە هیچ خواردنێکی پیسی نەخواردووە هەر بەرکەوتی نەبووە لەگەڵ هەوایە کە لە دایکە بێ بە شەرپەنجەوە لە دایکە بێ هەڵبەتەمە خەلەلێکگێ لە پێشەوە کە دایکەکە بەرکەوت بووە نیە کە دایکی دایکەکە بەرکەوت بۆیە ئەم جیناتێک گواستۆتەوە بۆ مناڵەکەی ئەم کێشەی گواستۆتەوە بۆیە تۆ ئەگەر ئەمانە بە شێوەیەکی زانستی لە کەسەکان تێ بگەێنی و ضروری شەبچێتە هەموو ماڵێکەوە و سەرەتا دایکەکان بە ئاگا بهێنرێن لەگەڵ باوکەکان چکە ئەنج ئەمە ئەبێ بە کەلتورێک کە ئاگیان لە خۆیان بێ و خۆپارێزی بکەن لە ئەو مادە خراپانی کێتە ناو ژینگەکەەوە باش دکتۆر ژینۆ دوو پرسیارەکەم بەسەرەکەوە بێتە دوو پرسیاری من بەرکەوتنەکانی ئێمە لەگەڵ مادە پلاسیکەکان دوو جۆرە هەندێکیان بەس بەریان دەکەوین بەکاریان دەهێنین ڕەنگە ڕۆنەتە نێو مەعیدەمانەوە بەڵام هەندێکیان وەکو ئەم دەباو یان ئەو بابەتانی ترکە ئێمە سەر و سەودامان هەیە لەگەڵی دا و لە ڕێگەی دەمەوە چێتە ژوورەوە و کاریگەریەکەی ڕەنگە زیاتر بێت ئەمانە چۆنی لە خەڵک تێ بگەێنرێ ئێستا لە هەندێک وڵات تەنانەت ئەو قەسەبەی بۆ شەربەتیش دانراوە کراوە بە واکسی هەنگە ئەوە ئەکەن بە مادەی وەکو بۆ خواردنی مناڵ بۆ پێداویستی مناڵ لەوە دروست ئەکرێ ئەگەر ئەوە لەو مادەیە شاستە بۆی هاوڵاتێک لە دەری شۆڕ پەیوەندی کرەوە هاوکارانم پێیانوتین ئەڵێ هیچ بابەتێکەیە مادەیەکەیە جێگرەوەی پلاستیک بێت ئێمە بڵێن ئەگەر فڕی بێنە خاکیشەوە بەڵێ ئێستا جۆرە قاپێک دروست بووە ناڵم لە واکس و نیشاستێ ئەوانە خوان توانای شیبوونەوەیان هەیە ینی ئەم دیسپۆزە بڵە چوە کێشەی ئینسان ئێستا چییە مرۆڤەکان بە ئام حەزەکەن شتێ بەکاربێن کە کەمتر کاتی پێ سەرفکەن ینی حەز ناکە قاپێک شوشە بەرێ بۆ سەیرانداتۆ بیشوا و ئاو سەرفکە بۆی ئێوە شتێکی دیسپۆزەبڵ بێ و یەکسەر لەوێ خواردنەکەیت یاخوا فڕێ بە ئێستا جۆرە قاپێک دروست کراوە کە خۆی توانای شیبوونەوەی هەیە و لە مادە ئۆرگانیەکان دروست کراوەتە لە جۆرێک لە نیشاستە و لە هەویری واکسی هەنگا و بڵێ ئەم جۆرە مادانە تێکەڵ کراوە قاپەکەی لێ دروستکراوە بۆ شێوەیەکی کاتی ئەتوانی بەکاری بێنیت و دوایی فڕێشی بێ کێشە بۆ ژینگە دروست ناکات بڵێ ئەوە هەیە بەدیل هەیە و گرنگیشە کە توێژەران کەسانی مختەز لەم بوارە بتوانن بەدیلێک بۆ ئەمە بدۆزنەوە هەروەکو چۆن یەکێک لە هاوڕەکانم ڕۆژێک باسی کرد مێژووی پلاستیک چۆن سەری هەڵداوە یەکێک لە توێژەرەکان هاتووە ئەمەی کردوانی هاتۆ لە بری ئاجی فیل بڵێن شاخی فیل چووە مادێکی دروست کردووە بۆ پاشاکی خۆی کە هەمان کواڵەتی هەبێ هەمان بەسی ئاژەڵەکە نەبێ لەمەوە مێژوی پلاستیک سەری هەڵداوە ئەتوانی هەمان بیرۆکە ئەقتراحکەن لە ناو زاناکان بڵێن کێ ئەتوانێت بەدیلی ئەم جارە عکسی بێ بەدیلی پلاستیکەکە دروست کات بەڵام بتوانێت ئەم جاریان مادێکی هاوڕێ ژینگە بێت واتە بچێتەوە ناو ژینگە و هەم بتوانین ڕۆژانە و دیسپۆزەبڵ ئەم بەکاری بێنین ئەمەوەکو لە ڕووی کیمیایی کە تۆ ئەی خۆی کاریگەری هەیە تێکەڵی جەستە ئەبێ و مادەی کیمیایی بەڵام ڕاستی پێ بڵێم لە ڕووی وزە و تاقەی مرۆڤیشەوە موادی پلاستیک ئێستا بۆمە هینێ کراوە تەجروبێ کراوە من ئەمە لە هەموو دانیشتێکمە باسەکەم لەسەر ئەم دەبی ئەوانە مەسەڵین ئاژڵێکیان هێناوە
ئاژەڵەکە لە قاپێکی پلاستیکە ئاوکی بۆ دانێن لە قاپێکی گڵیشە ئاوکی بۆ دانێن سێرەکی ئاژەڵەکە ئەو ئاوەی کە لە قاپ پلاستیکەکە نەیخواتەوە ڕێک عکسێکاتەوە یەت ئەچێت ئەو عفو بڵین لەوەی کە لە پلاستیکەکە هاتوو نایخوا ڕێگە چێ بۆی لە گڵەکە بووە لە بروی مادی پلاستیک عزلێکی تاقەی ئاوەکە ئەکا لەگەڵ تاقی سروشتی خۆیان وردە وردە ئەو وزەیتیان نامێنێ ینی ئەو شتێک کە تۆی خۆیتەوە ئاو نییە لە ڕووی سترەکچەرەوە ئاو نییە تەنها شتێکە دەمتی پێتەڵەکەی ئەگەر لە پلاستیکا بێ بەس ئەگەر لە مادێکی شوشە یاخود ئەوکو کاتی جاران لە گڵا بێ بەم شێوازە واتە مادەیەک بێ خۆی لە پێگاتی سروشتەوە بێ لە ڕووی وزە و سترەکچەریشەوە ئەمە ئاوە یعنی لەژێر ماکرۆسکۆپ تێست کراوە سێرەکی ئاوەکە بە تەواتی سترەکچەری ئاوی هەیە کە لە ناو بابەتێکی سروشتی هەڵگیراوە کە لە ناو پلاستیکا بۆ نەخێر سترەکچەرەکەی تێکچووە واتە شتێکی شێواوە ئەو کاتە کە تۆ ئەی خۆی لە 1970 لە شیشمان ئاوە بە پێی وزە ئیسفادە لە وزەی ئاوەکە ناکەی یعنی لە ڕووی حتا ئەگە بچینە تۆزە دوورشکێنن لە بواری ڕوحی و تاقی و ئەمانە فەلسەفەی ڕوح و ڕوحیانەتیشەوە ئەو جۆرە ئاوانە بەکار نایەن کە لە ناو پلاستیکە لە برڵێن ئەو جۆرە وزێکی شیفای پێوەیە هەتا بینیمانە لە نەنکمان و گەورەکان و ئاوەکە هێنێ ئەڵێ ئەمە ئاوە هیچ شوشەیە ئەینێ تۆزێ توشتی بەسەرا خوێن و ئەیا بە مناڵکاڵی شیفای وایە بەڕاستی ئاو شیفایە کە تۆی خۆی ئەتوانیت چارەسەری کۆمەڵی کێشە و گرگرفتی پێکی بەڵام بەم شێوازە بیخۆیتەوە لە ناو پلاستیکا و فترێکی زۆر لە دوکانێکا و لە بارێکا بێ ئەمە هیچ شیفانیە لە کێشەی نەخۆشی زیاتر هیچ چارەسەرێک تری پێ نییە خالیت سپۆڕی ژینگە پیسبوونی ژینگە زۆر سپاس بەس لێرۆ حەزم کرد ئەوە بڵێم کە بۆی کە ئێمە زیاتر بتوانین چارەسەری ئەم کێشە ژینگیانە بکەین ئێمە ئێستا بەشێکی زانستی ژینگەمان هەیە ئەمە بە خۆشحاڵیەوە ینی لە ناوچەی پارێزگای سلێمانی بەشێکی زانستی ژینگەمان هەیە و سەربازانە سروشتەکانە کە ئەتوانێت کادری ئەکادمی لە سەرەتای بە کالۆریسیۆ پێ بگەێنێ بۆ ژینگە و خزمەتی ژینگە و لە ئێستاشا ئێمە ئەزانین بەپێی ئەو هەواڵانی کە لە ئەم کۆتایی دەستی چاکن و پاراستنی ژینگە بڵای کردو ئەبێ هەموو پرۆژەیەکی کەتی تایبەت و حکومەت توێ بڵێن سەرپەرشتیارێکی ژینگەیی هەبێت کە هەڵگرانی بواری ژینگە من و شەهادەی ژینگەیان پێبێت لە ڕووی بە کالۆریس و پلەکانی تریشەوە بۆیە لێسا ئەتوان بڵێن بۆ خوێنکارانی شانسێکی گەورەیە ئەگەر بیانە خزمەتێک بە ژینگەکەیان بکەن بە کەسوکارەکەیان بکەن بە واقعی وڵاتەکەیان بکەن ئەتوانن بڕۆن لەو زانستانە بخوێن کە تایبەتە بە چارسەری کێشە ژینگەیەکان تایبەتی کە ئێستا زانکۆڵین هەیە هیوادارین ئەو بەشە خوێنکارێکی زۆر پڕی کاتەوە هیوادارم یعنی ساڵانێکی زۆرە ژینگە پارێزان و خەمخۆرانی ژینگە هەوڵی ئەویان کە بەشێکی ژینگە بۆ شێوازای ئەکادیمیە بکرێتەوە دەستەکان خۆش بێت سپاس بۆتەوە بەردەوام ئەم بابەتە وتراوە کە ئەڵێ ئاوی مەرکانەکان تامێکی خۆشتری هەیە هەر بابەتێک کە بابەتی گڵی بێ ساردیەکەی خۆشترا و تامەکەشی خۆشترا و ئەو بابەتە بووکە دکتۆر ئاماژەی پێدا بۆی ئومێ دەکەین کە هەر یەکێک لە لای ئێمەوە کارگەری مادە پلاستیکەکان کە ئیزانین بە شێوازێکە هەڵ بدەین کە کەمی بکەینەوە و ئیتر لی دوور بکەینەوە دەستەکان